بینەرن خوشتەوی ئەف دەمەوە باش سڵاوێن خودی وەبن ئەس نەزیر کادانیت گەل وەدەمە بوو پێشکەشکردنا خەلەکە کادیش بەرنامەوە بەرنامەی کوردی بێجارێژیت گەل تەوەرەکی نیت گەل وەداینە ژێر ناوۆنیشانێ ئاین باوەری و ڕەوشت پێتوی و پێویستیا مرۆڤان چییە ji bo îmanê Xwedê çiş mirovan divêtin îmanê çi cûre peywendiyek divêt it navbera mirovan û it navbera Xwedê da dîsan me divêt bipirsîn îman çawa it kirdar da berceste dibîtin ev pirsyara û çendîn pirsyarên dîtir dibine gengeşa me digel mamostayê berês mamosta Abdurrahman Sedîq navê xwe navê we xêrat neke germ canê Seyidayê dikeyîn xêrbî mamostayê berês گۆرەی ناو و نیشانی خەلەکەمە مامۆستا ئاین باوەری و ڕەوشت me divêt bipirsin dûrvan her du çemkane pêtivî û pêwîstiya mirovan çi ye ji bo îmanê û baweriyê بەناوی خۆی بەخشندەی میهرەبان پێویستی ئینسان بە ئیمان حاجەتی ئینسان بە ئیمان حاجەتێکی چۆن دەڵێن ئەزەلیە ئەزەلیە بەو معنایی کەوا مرۆڤەکان کە لەدایک دەبن پێش ئەوەی کە کۆمەڵگە کاریگەری بە سەریانەوە هەبێ هەر یەک لەو مرۆڤانە بە تاقی تەنها ئەگەر بێت و بەو شێوازە گەورە بێ هەستەکە کە خودا هەیە ئیمانی بەبوونی خودا دەبێ ئیدی ئەوە کۆمەڵگەیە و بارودۆخەکانی دنیاە و گۆڕانکاریەکانی دنیاە دوچا گۆڕانکاری بەسەر ئەو جۆرە لە فطرەتی ئەودا دەهێنێ چونکە خدای گەورە لە قورئاندا فەرمووی وإذ أخذ ربك من بني آدم من ظهورهم ذريتهم وأشهدهم على أنفسهم ألست بربكم قالوا بلى كرد بستوتا لكردا دالن أو شتا زور قديمة لقالوا بلى وهي كردا لي أو شتا لقالوا بلى أو قالوا بلى قالوا بلى أزله قالوا بلى أو أزلية كمروفكان لسردمي بيش أو البيانة جستو روحي إنسان كان لو كاتو خدايا الناسيوة لو كاتو أو عهديان داو ما نيوايا مروفكان بيش أو روحيان لناو جستيان بي روحي مروفكان خدايا الناسيوة لشوينيكي ديكا لا زمانێکی دیکە لە ئەزەلەوە ئەم ئینسانانە ڕۆحی ئەم ئینسانانە ذاتی خوددایان ناسیوە ئەمە زۆرێک لە عارفانی کورد پێیان گوتووە پەیماننامەیەکی ئەزەلی ئەبەدی لە نێوان خوددا و ئینسانەکاندا هەیە لەبەرەوە بینی عارفی کورد مەلا عەبدوڕەحیمی وەفایی کە وەفایی چەند شعری تەڕی جوانی ئەوینی هەیە لە هەمان کاتدا هەموو ئەو بابەتانی پەیوەست کردووە بە ئیمانەوە دەڵێ دیسان لەسەر عهدی ئەلەست هەر تا ئەبەد مەخمور و مەست یعنی ئەوە لە شعرەکانی مەحوی مەولەوی هەمووی ئەم باسی ئەلەستە هەیە ئەلەست بڕەبیکم بەستیان ئەوەیە کە ئەم ئەلەستە یعنی جارێکی دیکەش و دیسان لەسەر عهدی ئەلەست ئێمە عهدێکمان لەگەڵ خدا کردووە لە سەردەمی ڕوحدا کە خدا فەرمی ئەلەست بڕەبیکم قالوا بەلە مانە بەڵێ تۆ خدای ئێمەی کە ئەوتە ئەو پەیماننامە قەدیمە ئەزەلیە لە نێوان خدا و ئینسانەکاندا بوونی هەیە لەبەر ئەوەیە دەبینی پێغەمبەران کە دێن کاریان ئەوەیە کە هەمیشە مرۆڤەکان بەلای ئەو پەیمانە بەرنەوە بەلای ئەو عهدە ئەزەلیە قەدیمەی بینی خدا و ئینسان بەرنەوە ئەبینی نوح سەلامی خۆی لەسەر کە دێت لە جوودی ئێمەدا دادەبەزێ چ یعنی کە کەشتی دروست دەکا و ڕزگاری دەبێت لە لافا و تۆفانە دەفەرمێ بسم الله مەجرێها و مرساها یعنی جوڵەی ئەم کەشتیە و نیشتنەوەی ئەم کەشتیە بە ناوی خوددا بۆچی ئەو کارە ڕەبتەکە و پەیوەستەکاتەوە بە ناوی خوددا بۆ ئەوەی جارێکی تر ئەو عهدە ئەو پەیمانەی نێوان ئەو مرۆڤانە لەگەڵ خوددا تازەکاتەوە بڕوانە سولەیمان سولەیمان سەلامی خوای لەسەر دەفەرمێ ینی کە دەنووسێ ئینەه من سولەیمانە وئینەه بسم الله الرحمن الرحیم یعنی ئەم بابەتە گەورانە هەمووی پەیوەستەکرێتەوە چۆن دەڵێ بە خوددا و بۆ تازەکردنەوەی ئەو ئیمانە بە خوددا ئەبینی خوا سبحانه وتعالى بە پێغەمبەر دەفەرمێ درودی خوای لەسەر اقرأ باسم ربك الذي خلق جارێکی تر خوێندنەوە هات بەچی بە ناوی خوددا خوێندنەوە بە ناوی خوددا خۆ هەیە دەڵێت دەخوێنمەوە بە ناوی خوددا ناخوێنمەوە بەڵام بۆ خوێندنەوە بە ناوی خوددا بۆ تازەکردنەوەی ئەو عهدە بۆ تازەکردنەوەی ئەو عهدە ئەمە ئەبێتە مای ئەوەی کە ئینسانەکان ئارام بژین لە دنیادا ضرب الله مثلا رجلا فيه شركاء متشاكسون ورجلا سلما لرجل هل يستويان مثلا يعني ئەمە نمونەیە کە خوددا دەفەرمێ ئەگەر کەسێک چێ بەرپرس بێ لێی شوڕەکا و متەشاکسون کۆمەڵێک هاوڵ و شەریک هەبن کۆمەڵێک شەریکی ناتەبا لەگەڵ یەکە ئیشی تۆ بەڕێوە بەرن نازانی خۆیان تەبانین پێنج کەسی ناتەبا هەن پێنج شەریکی ناتەبا هەن ئیشوکاری تۆ لای ئەوانە
دێوەرە تۆ ئەمانە خۆیان ناتەبان چۆن ئیش و کاری تۆ بەڕێوە ئەچێ ناچێ وەڕەجولان سەلەمەن لێڕەجول بەڵام ئەگەر ئیشی تۆ لای یەک کەس بێ و پەیوەندێکەتان پەیوەندێکی باش بێ ئیشت باشە ڕوە کەواتە لێرەوە بۆ دەرێکەوە شرک و تەوحید یعنی ناسینی خودای تاقانە ناسینی خودای تاک چەند ئیشی ئینسان ئاسان دەکە هەر لەبەر ئەوەیە لە ئەڵلقەی پێشوش ئاماژەمان پێکرد یوسف سەلامی خۆی لەسەر چی ئەڵێ بە دوو کەسەکەی کە لەگەڵی بەندن یا صاحبەی السجن ئەرباب متفرقون خەیر ئەم الله الواحد القهار ئەربابی متفرقە کەواتە ئەمڕۆ یەکێک لەو هۆکارانەی کە ئینسانەکانی بێتاقەت کردووە لە ژیاندا جۆرێکە لە ئیمان کە جۆرێک لە شرکی خەفیتیە یعنی چۆن ینی بەو مانایی کە ئینسان لە بیری دەچێتەوە کە وەڕەجولان سەلەمەن لێڕەجول ئەو نمونەیە بێنێتەوە بەرچاوی خۆی یعنی تەنها و تەنها خۆی تەسلیمی خودای تاقانە بکە ئیشی سەهل و ئاسان دەبێت بەڵام کاتێکە لە بیری دەچێت خوا قادیرە خوا مقتەدیرە خوا ڕەئوفە خوا ڕەحیمە ئەمانی لە بیر دەچێتەوە تووشی ماندووبوو نەبێت مامۆستاتوانی شتێکی تریش بڵێن خوا یەکە بەڵام ڕێگەکان بەرەو خوا زۆرن بەڵێ هەر کەسێک وەکو خۆ تێبگەێت ڕاستە هەر کەسێک ینی ڕێگەکانی گەیشتن بە خوددا و ناسینی خوددا بێگومان وەکو دەڵێ ڕێگەی یەکجار زۆر بەێ دیسان بەێ زانین مامۆستای بەرز خودێ چش مرۆڤان دەوێتن خودێ ئەم ئافراندینە وت هەمان دەمدا نەمحتاجیمەیە والله غەنی عن عیباده ڕاستە ئەری خودێ چشمە دەوێت ئەم بۆ خودی چ بکەین ڕاستە حتمما هەر کارێک کە خوددا بۆ ئێمەی ویستی بێ بۆ سوودی خۆمانە بۆ سوودی خۆمانە خوددا چۆن ئەڵێ ینی مستەغنیە لە ئێمە بەڵام هەر ئیشێکی لە ئێمە ویستی بێ دەبێت سوودی ئێمەی تێدا بوو بێ لەبەرەوە تەماشای هەموو قورئانکەی لە سێ وشەیە کو ئەبێتەوە کە خوددا لە مرۆڤەکان فکر و زیکر و شکری ویستووە فکر و زیکر و شکر فکر چی دەوێت لە ئینسانەکان داوای لە ئینسانەکان کردووە تەئەمول بکەن ئەم بوونەوەرەی بۆ دروست کردوون وەکو چۆن پەڕاوێکی پەرتووکێکی بۆ ناردوون بۆ ئەوەی بیخوێندنەوە بوونەوەرێکشی بۆ دروست کردوون دەتوانن تەماشای بکەن و بەڵگەکانی تێدا ببین و تەئەمولی تێدا بکەن و شت فێر بن یعنی ناشتنی مردوویەک کوڕەکانی ئادەم لە قەلەڕەشێکەوە فێری دەبن وانە کەواتە ئەو شتانی لە بوونەوەر دەیبینین و ئێستاکە چۆن هەموو ئەم شتانی کە ئێستا دروست دەکرێت ئەگە بچیتەوە لە کەسی یەکەم بپرسی بڵێ فڕۆکە چۆن دروست کرد ئەڵێ تەیرم بینی تەیر چۆن ئەفرێ و چۆن دا ئەبەزێ و چۆن ئەنیشێتەوە و باڵەکانی چۆنەکاتەوە هەموو ئەم بابەتانە لە دەوروبەرەکەمان دەبینینەوە نیشتنەوەی مێشێک هەستانەوەی جیاوازە دەکرێت ئەمە بە شێوازێکی تر بکرێت کەواتەوە تەماشاکردنی بوونەوەر ئەم تەئەمولە خوددا زۆر داوای نەظەری کردووە انظر إلى آثار رحمة ربك چۆن دەڵێ انظروا إلى ثمره فينظروا كيف بدأ الخلق يعني هەموو ئەمە نەزەر تەماشاکردنی بوونەوەر ئەمە داواکاریەکی خوددایە لە مرۆڤەکان چونکە سوودی لێ دەبینن دووەمیان بریتە لە زیکر بریتە لە چی لە ئیمان زیکر چییە زیکر هەر ئەوە نیە خۆ ئینسان تەزبیحێکی بەدەستەوە بێ هەر بژمێرێت یاخود ئەڵقەیە لە دەستکات و ڕقەمەکانی تێدا بێ و ڕقەم بژمێرێ زیکر بەمانای ئەو ئیمانە دێ کە مرۆڤەکان پەیوەست کاتەوە بە خوددا ئەمەش باسێکی تەوان لە قسەکانمانە ئێستا زیاتر قسەی لەسەرەکەین شکر چییە شکر کردەوەی یعنی شکر ئەوە نییە تۆ لە ژیانێکی خۆشدا دەژیت بارودۆخت باش بێ ئەڵێن شکری خوا بکە چی دەڵێ دەڵێن ئەڵێ بڵێ ئەشکر لله بەێ شکر بۆ خوددا ئەوە قسەیە یانکو شکر ڕنگ بەدانە فکر و ئاها بەچی بەکردەوە چۆن دەزانین ئەو شتا بێ بەکردەوە بێ خوددا فەرمووی ئیعملوا آل داوود شکرا ئیعملوا آل داوود شکرا کەواتە شکر عەمەلە یعنی ئەو شکرە کاتێک مرۆڤ شکری کردو ئەگە دەوڵەمەند بوو هەر ئەوە نیە دانیشە لەسەر پارەکانی و شکری خوا بکە شکر ئەوەیە بچێت یارمەتی خەڵک بدە شکر ئەوەیە بەو پارەیە یارمەتی خەڵک بدە بەو هەبوونەی کە هەیەی لە چ بوارێکە هەیەی چونکە مرۆڤ لەو شتە دەبەخشێ کە زیادە لی يسألونك ماذا ينفقون قل العفو عفو چییە العفو الزیادە کەواتە هەر شتێک کە لێ زیادە و هەیە وشەی لێ جوانی لێ زیادە هەیە قسەی باشی لێ زیادە هەیە کتێبی باشی لێ زیادە هەر کەس هەیە پارەی لێ زیادە هەر کەس ئەوە شکرە ئەو شکرش کە دەیکەی بزانە خی گەورە دەفەرمێ ئەنی شکر لی وەلی والیدەیک وانە باشە دەکرێت تۆ بە دایک و باوکی خۆت ئەو هەموو ماندووبوونیان لەگەڵ تۆدا کردوێت و هەر بڵێ هەموو ڕۆژ پێیان بڵێ سوپاس دەبێ هیچیان بۆ مەکە هەر بڵێ سوپاس دەڵێن بابە سوپاسی چی سوپاس شکروان نییە کەواتە خوا فەرمێ ئەنی شکر لی وەلی والیدەیکە هەر وەک ئەوەی بۆ والیدەیکە بەدەم نییە هەر بڵێ سوپاسدایە واوە وانە بۆ خودداش هەر بەدەم نییە دەبێ بە عەمەلی خوددا خەڵکی هەیە چۆن مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس بە ڕەحمەت بێ دەڵێ ئەگەر ئەوەی کەسی حەجی دووەمی بکردایە دەترسا بچوایە بۆ لای بڵێ دەچم بۆ حەجی دووەم
دەیکوت حەزی دووەم بووەکەی چۆ ببەخشە بە فەقیرێک دراوسێکەت نیەتی خەڵک نیەتی وانە خەڵکێک پارەی هەیە بۆ ئەچێ بۆ تورکیا و ئەچێ بۆ ئەوروپا بۆ گەڕان کە خەڵکیش لێرە نیەتی وانە خەڵکێک پارەی لێ زیادە بۆ ئەچێدا بە عومرە وانە نەبچێ بۆ تورکیا و نەبوو ئەڵمانیا نەبچێ بیدا بە عمرەی زیادە بە بچێ بیدا بە فەقیر بیدا بە خەڵک پێویستی پێێتی بەڵام کەسێکی مامۆستادوێشتن ئەس وێژیت کەم و وێژیت ئەی باشە ئەگەر هەردووکی کرد باشتر بەس ئەگەر نەیکرد هەروان سرە بگرن دەبیتەوە لە کۆڵانەکان چ دەڵێن دەڵێت چەند کردو عمرە دەڵێ من 5 دەڵێ وەڵام من 6 دەڵێ زیادی کە من دەیکەم بە حوت ئەوە چییە ئەوە ڕایە لەبەر ئەوە ئەمە قسەی زۆر لەسەر کراوە مەلای گەورەی کۆیە بە ڕەحمەت بێ دەیگوت ئەو کەسەی کە لە سەردەمی ناخۆشیدا دەژێ پارەی هەبوو بۆ ئەو عیباداتانە خوا پێی خۆشە یارمەتی خەڵکی پێ بدە ئەوتر تەنها بۆ خۆتە ئەویتر بۆ خۆتە ڕاستە ئەویتر بۆ خۆتە بەڵام خوددا سبحانه وتعالى فەرمووە ومن شەکەر فإنما يشكر لنفسه ئەزانی کە تۆز ئەو کارە ئەەکەی ومن شەکەر فإنما يشكر لنفسه کە تۆ شکری خوددا دەکەی بۆ خۆتت کردو منت نەکی بڵێ شکری خوددام کردو بۆ خۆتت کردو یعنی چی یعنی تۆ دەبێت ئەو شکرە بکەی بە عەمەلی بەکردەوە لەو شتێک کە لێت زیادە ئەوە شکرانەکەیەتی کە یارمەتی خەڵکی لێ بدەی بله خودی تعالی داخواست مەکری مامۆستا ئەم باوەریە بینین یا ئەیها الذین آمنوا آمنوا بالله ورسوله ئەرێ سوودن وێ مفاید چنە مامۆستا ڕاستە سوودەکانی ئیمان بە خوددا زۆرە یەکەم شت پێ دەڵێن ئاشت بوونەوە لەگەڵ بوونەوەر ینی چۆن تۆ دەبینی ئینسانێک دەبینی ئینسانە نورانیەکانە بینم ئینسانە نورانیەکانی قەدیم ماون ئەوانە تەماشای بوونەوەر دەکەن لەزەت لە هەموو شتێک دەبن گەڵای دارێک دەکەوێت دەیبینن ڕۆکێک لە بەهارا دەردەچێت دەیبینن هەر جوانیەک لە بوونەوەر هەیە دەیبینن ئاساری خوددا هەموو دە انظر إلى آثار رحمتي انظر إلى آثار رحمة ربك انظر إلى آثار رحمة الله كيف يحيي الأرض بعد موتها يعني أما النظرة أما إيمانه يعني أم ئاشت بوونەوەی لەگەڵ بوونەوەر ئێستا ژینگە بەچی پیس بووە خەڵک مستەڵەحێکی داهێناوە دەڵێن ستراگل یا سیراع یان ململانێ لەگەڵ سروشدا صراع الإنسان مع الطبيعة دەدۆڕێیتەوە لێ نابێتەوە ناتوانانی بەسەر سروشتا زاڵبی لەبەرەوە خوددا داوای کردووە ئەم سروشتە وإن من شيء إلا يسبح بحمده سروشت کە خوددا دروستی کردووە هەمووی خوددا دەناسێ ولكن لا تفقهون تسبيحهم ئێمە لە تەسبیحاتی ئەو تێناگەین کە چۆن خوددا دەناسێ وەختی تۆ خوددا دەناسی وەختی تۆ ئیمانت هەیە تۆ ئاشت دەبیتەوە لەگەڵ ئەو ژینگەیە ئەو جا چاوت شتی جوان دەبینێ ئەو جا چاوت شتی جوان دەبینێ ئەوانەی کە ئاشت نین لەگەڵ ئیمانی خۆیاندا و لەگەڵ خوددادا بوونەوەریش بە جوانی نابینن هەر سێری عەرز دەکەن هەر خەمیانەیە هەر خەفەتیانەیە خاڵێکی تر نامۆبوون ئیغتیراب نامۆبوون غەریب بوون تۆ خەڵک دەبینی ئێستا لە بوونەوەرە غەریبە یعنی خەڵک دەڵێ وەڵی هیچ جوانێک نبینیم لەم دنیاە واش نییە دنیا پڕی جوانیە دنیا پڕی جوانیە بەڵام خەڵکی ئێمە بەهار دێ ئەو جوانیش ناشرین دەکا خۆی هیچ جوان ناکە جوانەکەش ناشرین دەکە ئێستا شتێکەیە لە دنیادا ئێمە هێشتا هەستمان پێ نەکردووە ئەو ئەوروپیانەی کە دەگەڕێنەوە بۆ ئیمان و بۆ خوددا تووشی ئەمە بوونە هەموو شتەکانی ژیانی مادیان هەیە بە دوای شتێکدا دەگەڕێن وەکو باسمان کرد دکتۆر کۆڵن تێرنەر مامۆستای زانکۆی بەریتانی بەچی گەڕایەوە بۆ ئیمان وتی من هەموو شتێکم هەیە من لە ئیسلام شتی تیم ناوێ باسی پێشکەوتن بۆ بکەم من باسی ئەوەم دەوێت من چ دەکەم لێرە من چێم بۆچی هاتووم لەکوێ هاتووم بۆ چۆ دەڕۆم ئەمە پرسیارە ئەزەلیەکانی زەمانی ئەلەستو بێڕەبیکومە کەواتە ئینسانەکان بۆ ناسینی خوددا هەمیشە وێڵن هەمیشە دەگەڕێن بە دوای ڕاستەقینەدا مەگەر گلگامش لەم عێراقا لە سەردەمی سۆمەریەکانە هەموو شتی هەبووە دوجار بە دوای ئاوی حیاتا گەڕاوە دۆزینەوەی ئاوی حیاتێکەوە بێتە مای ئەوەی هەتایە نەمرێ کەواتە ئەوە مرۆڤەکانن بە دوای نەمریدا دەگەڕێن مەگەر خاڵی لاوازی ئادەم و باوکی مرۆڤایەتی لە چییە هەل ئەدلوکە عەلا شەجەرەتی الخولدی ومولک لا یەبلا ئەلەوێەوە توش دەبێ کە گەڕان بە دوای خولدە ئەو خولدە خوددا بە ئێمەی بەخشیوە لەبەرەوە ئینسان پێویستی بە خوددایە بۆ ئەوەی ئازابێ دەزانی خەڵک بۆ ترسنۆکە چونکە ئیمانێکی تەواوی بنیات نەرانەی تحقیقی وەکو مامۆستا بەدیع زەمانی سەعیدی کوردی دەڵێ ئیمانی تەقلیدی ئیمانی تحقیقی ئیمانی تەقلیدی دەڵێ خوا هەیە و ئیمانم بە خوددایە دەڵێ ئەوە ئینکاری خودای نەکردووە ئیمانی تحقیقی ئەوەیە کە بەڕاستی بزانی شت نییە لە دەستی خوددا دەرچێت لەم بوونەوەرە ئەگەر ئاوات زانی لە هیچ ناترسی ئەرێ خەڵک ئێستا چیە لە خۆیەوە لە تاریکی دەترسێ لە جنۆکە دەترسێ لە سحر دەترسێ لە چاو دەترسێ ئەمە هەمووی ئیمان زەعیفیە ئینسانەکان وەختێ زانیان بەبێ خوددا مامۆستا بەدیع زەمان سەعیدی کوردی دەڵێ ئەگەر پاشایەک ئەگەر گەورەیەک ڕەت بوو
وانە یەک کۆمەڵ حرەس و حیمایی لەگەڵ بوو ئەو حرەس و حیمایە نیشانەی گەورەی ئەو پیاوێ ئەگەر تۆ ڕێزت بۆ حرەس و حیمایەکان دانا لەوان ترسای چونکە ئەوان چەکیان بەدەستەوەیە هیچ ڕێزێکت بۆ پاشا دانەنە پاشا لێت تووڕە دەبێت یەک حیمایە دو ئەنسیانت بنێرێتە سەر دەتکوژن بەڵام ئەگەر تۆ پەیوەندیت بە پاشاوە باش بوو هەموو جڵەوی ئەوانە و حرەکەتی ئەوانە بەدەستی پاشایە وەلیلله المەثل الأعلى نمونەی باڵا بۆ خوددایە ئەمەسا بەدیع زەمان سەعیدی کوردی دەڵێ مرۆڤە ترسنۆکەکانی ئەم سەردەما باوەڕیان ئاوهایە بڕوایان وایە زیان و قازانج لە شوێنی تریشەوە دێ لەبەر ئەوە تووشی ئەو چێژ مامۆستا خفتنە کە دەبێژن هەر کەسێ ببیتە باوەڕدار و ئیماندار دەبێت خوڕادەستی هەندێک خوڕافیات بکەتن کە لە عەقل و لۆجیک جێگای نەبێتەوە ئەوە چەند ڕاستە ئەوە ئەمە بوو کە گوتم پێچەوانەکەی ڕاستە پێچەوانەکەی ڕاستە مرۆڤ کاتێک کە باوەڕی بە خودای تاقانە کرد ئیدی هەر هێزێکی تر لە دەرەوەی ئەو هێزە ناتوانێت بەرامبەر هێزی خوددا بوەستی لەبەر ئەوە ئیمان بەو مانایە دێکە تۆ ینی باوەڕت بە خوددایە باوەڕت بە هێزێکی ڕەهای لە بن نەهاتووە هیچ شتێکی بەڵام ئەو باوەڕبوونە بەخۆ مامۆستا ئەکرێتن بە منطق و لۆجیک و زانست بسەلمێنین ئەی تەبان ئەکرێ بەس ئیسا ئەلئان هەر تەوەرێک 5 دقیقەمان هەیە ئەو 50 دقیقی ئەوێ بەڵێ دەست خۆش مامۆستا دیسان مەدوێت بزانین ئیمانێ چ جۆرە پەیوەندیەک دەوێتن ناوبەرە خودێ و ناوبەرە مرۆڤاندا دروست بکەن ئەف ئیمانە چ جۆرە پەیوەندیەک دروست دەکرد لە بینی خۆماندا یەکەم شت پەیوەندی پێی دەڵێن پەیوەندی خۆدانە پاڵ یعنی خۆدانە پاڵ یعنی چی یعنی بوون مەبەستت بە معنایەکی تر بڵێم یعنی تۆ دەزانی خوددا عەظیمە تۆ دەزانی خوددا قادیرە دەزانی خوددا مقتەدیرە دەزانی خوددا الکەبیرە وەختێک کە تۆ مامۆستا بەدیع زەمان نمونەیەک دێنێتەوە دەڵێ کابرایەک هیچ خەڵک ڕەنگە ڕێزی نەگری دوای ئەڵێ کاکە ئەزانن من سەر بە کام ڕئیسی عەشیرەتم ئەڵێن ناوەڵە ئەڵێ فڵانە کەس ئیتر ڕێزی بۆ دێ ئەبینی تۆ ڕەنگە قسەیەک دەبینی لە بازار زۆر جار لە شوێنان کەسێک ڕادەگرن تەفتیشی دەکەن دەڵێ کاکە ڕاوەستە بۆ تەفتیشم دەکەیت دەزانی من چێم دەزانی من سەر بەچێم و قسەیە غەڵەتە تەبان لەو ڕۆ دەبێت تەفتیش بکری مەبەستم ئەو جانیبەیەتی مرۆڤەکان کاتێک کە هەست دەکەن ڕێزگرتنیان کەم دەبێت خۆی دەداتە پاڵی ڕێز لێگیراوێکی دیکە ئەی دوای سیان چوار بژمێرە دوجار هەر مرۆڤن وانە با تۆ چزانم با تۆ خزمی سەرۆکی ئەمریکابی دوای ئەوە جوانتر و گەورەتر و باڵاتر نییە کە تۆ ئینی عەبدوڵڵاهی من خوددا پەرستم من خوددا دەناسم کاکە خەڵک مرۆڤ زۆر دەناسێ بەس ئەوەی کە خوددا دەناسێ ئیدیچی کەواتە ئەم پەیوەندی خوددا بۆیە پێی خۆشە لەبەر خاتری خۆمان هەر کەس دەڵێت تۆ چی دەڵێ من خوددا دەناسم ئەم خوددا ناسینە ئەم جۆرە پەیوەندیەکی لەو جۆرە شتێکی تر دەڵێن ئەو مادەی کەشتی لێ دروست دەکرێت جیایە و چێ دروستی کردووە جیایە چۆن ئێستا خەڵک بۆ لە سیارەی یابانی بکرا خۆ سیارەی یابانی لە چی پێکاتوە لە مادەیەکە باڵێن ئاسنی پێکاتەکەی ئاسنە خۆ سیارەیەکی ئەڵمانیش یا ئەمریکیش هەر لەو مادەیە دروست کراوە کەواتە مادەکان دەشێ نەفسی مادە بن بەس چێ سانیعە مەید ئینچۆ لە شوێنێکا دروست کراوە ئەوە بایەقی پێدەدا ئەوەی کە بڕای بە خوددا نەبێ ئاخر قسەی چییە دەڵێ چێ منی دروست کۆ لە باوکی خۆم یعنی باوکی خۆی ئینەکەیەتی چۆن دەڵێ پێشی ئەو کەسانەی کە هەست دەکەن دوجار ئێمە دەچینەوە ئادەم و دەگەڕینەوە لای خوددا سانیعەکەمان خوددا بێ گرنگە یا سانیعەکەمان هەر باوکی خۆمان بێ دەبینی چۆنە ئەم ئینتیسابە بۆ خوددایەک بۆ سانیعێک بینی فەرقەکە زۆر دەگۆڕێ لەبەرەوە ئەم جۆرە پەیوەندی کە خوددا داوامان لێکە دەڵێ مادام بڕواتان هێنا بەوەی کە ئێوە خوددا دروستی کردوون نزیکترین پەیوەندی نێوان مرۆڤ لەگەڵ خوددایە دەی هەموو شەکواکانتان هەموو ناڵینەکانتان هەموو داواکاریەکانتان تەسلیمی خوددا بکەن لە خودای داوا بکەن ئەگەر بەم شێوازە ژیان خۆش دەژین ئێستا دوعایەکی عارفانت بۆ بێنم دەڵێ کاتی خۆی پیاوێک بند کراوە بێ لە سێدارە بدرێ لەبەر هۆکارێک ئەمە لە چیرۆکە ڕابردۆکانە هەیە ئەم پیاوە ڕۆژی پێش لە سێدارەدانی بینی کوڕی پاشا لە تێک نانی ماڵی خۆیان دێنێ دەیکا بە دوو لە تۆ دەڵێ ئەوە نیوەی بخۆ نیوەکەی تر بەدەستەوە بێت تا سبەی کە ڕۆژی لە سێدارەدانی توێ کە بە ئەمری باوکی من لە سێدارە دەدری وەختێ باوکی ئەو کە پاشایەوە دێت و دەیبینێ ڕۆژی دووەم دەڵێ ئەو نانە چیە بەدەستەوە ئەو نانەش هەیئەتی ئەو نانە ئەو نانی ماڵی ئێمەیە دەڵێ ئەرەوەڵاوە کوڕی تۆ بۆ منی هێنا نیوەم خواردووە نیوەشی ماوە لەدەست
دەڵێ مادام نانی منت خوارد نمەکی ماڵی ئێمەت کرد نانی ماڵی منت خوارد من عفوت دەکەم عقوبەکەت لەسەر خۆم بوو شتێکی خراپت بەرامبەر بە خۆم کردبوو مادام وابێ عفوت دەکەم چونکەوە شێخ فەریدەدینی عەتار بە ڕەحمت بێ چ دەڵێ خودایە ئەم چیرۆکە ئەم پیاوە ئەم پاشایە کەسێکی عفو کرد چونکە یەک نیوەنانی ماڵی ئەوی خواردبوو ئێمە هەموو سێژەمەیەک و هەموو ڕۆژێک کە نان دەخۆین دەڵێن خودایە نانی تۆمان خواردووە کەواتە دڵنیاوین ئێمە کە تۆ عفومان دەکەی بەێ چ پەیوەندیەکی خۆشەویستی کەواتە مامۆستا ئەو ڕادەستکردنە بۆ خۆی گەورە یعنی هەموو کەسێک ئەتوانیت ئەو چەندە بکەت و بانگەشە بوو دەکەتن ڕاست بۆ نمونە موسڵمان هەروەڵ دەڵێت یەهودی وا دەڵێت مەسیحی وا دەڵێت بوزیەکان و ئیلاخری هەموو کەس ئەو قسە دەڵێن ڕاست کەواتە ئەتوانین بڵێن هەموو لەو بازنەدا جێگان دەبێتەوە لە دنیا بڵێ لە قیامەت نازانی ئەمە باسیەکە کە دەبێت لە ئێمە لە دنیا کردەوەی جوانمان لێداوە باشە مامۆستا بینە سەر کردەوەی جوان ئەو ئیمان و باوەریە ئەوەی کە ئێمە باز دەکەین و بانگەشە دەکەین و هەر کەسێک لە لای خۆ بانگەشە ئیمان دەکات بەڵام چون ئەم ئیمانە ئەم باوەرە بەرجەستە ببیتن لە کار و کردەوەمان لە ڕوژانەی خۆمان ڕاستە خدا بە پێغەمبەری فەرموو درودی خوای لەسەر وئینەکە لەعەلا خلق عظیم باش ئەبێ خولوق عظیم ئەبێ بگەڕین لە ڕوانگەی قورئانەوە تەماشاکە ئەم پێغەمبەرە خولق و عظیمەکەی دەبێت چی بێ دەبێت ڕەوشتە مەزنەکەی چی بێ بێگومان زۆر هەر بگەڕی ئەفەرمێ لینتە لەهم یعنی پێغەمبەر نەرمونیانە لەگەڵ دەوروبەری خۆیدا وانە خوا سوبحانە و تەعالا دەفەرمێ فاعفو عنهم پێغەمبەر صلی الله علیه و سلم لێبوردێ واستغفر لهم یعنی داوای لێبوردن و لێخۆشبوونیان لە خوددا بۆ دەکە وشاورهم في الأمر ڕاوپرسیان لەگەڵدا دەکە ئەمانە هەمووی بژمێرەیت هەر لە قورئانە بم شێوازە ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك كواتە پێغەمبەر نەفەضە نەغەلیظ القلب فەض یعنی قسە ڕق قسە وشک هەر مسلمان چۆنە بێ قسەی وشک و قسەی ڕق بێ لەبەر ئەوە قسەی وشک پێغەمبەر درودی خوای لەسەر یعنی خوا سوبحانە و تەعالا بۆ لای فرعون موسا دەنێرێ فقولا له قولا لينا ئیتر چی ئەتوانێ بەرامبەر قسەی خوا قسەی تر بکە خوا ئەڵێ بچن بۆ فرعونێک کە ئەڵێ ئەنە ربكم الأعلى هەرێ کەس دوای گوتووە ئێستا فرعونێک کە ئەڵێ ئەنە ربكم الأعلى هێشتا خوددا بە موسا و هارون ئەڵێ بچن بۆ لای فقولا له قولا لينا لعله يتذكر أو يخشى ئیدی ئەم قسە ڕقانە چیە خەڵک داهێنا پێغەمبەر خوددا دەفەرمێ ولو كنت فظا فظ نییە قسە ڕق و قسە وشک نییە غەلیظ القلب دڵڕق نییە ئەم هەموو قەسوەت و دڵڕقە چییە بە ناوی دینەوە تونڕەوەکان دایان هێناوە و خەڵک بۆ دۆزەخ نێرن نەزەم چ لەزەتێک ئەبینن لەوەی خەڵک بچێ بۆ دۆزەخ کە هێشتا خۆی بەهەشتی مسۆگەر نەکردووە خوای گەورە فەرمووی بە پێغەمبەر درودی خوای لەسەر چێ حەدی هەیە بگاتە ئەستی پێغەمبەر درودی خوای لەسەر فإنما عليك البلاغ المبين فإنما عليك البلاغ وعلينا الحساب فإنما عليك البلاغ وعلينا الحساب أي محمد تو هر ئیشت تەنها ڕاگەیاندنە بەس محاسبەی کەس نەکەی وإنما علينا الحساب هەر کەسێک ئەمڕۆ محاسبەی خەڵکەکە مافی ئەوەی هەیە بڵێ وام بکە وامەکە و باشترە وا بکەی بەڵام ڕادگرێ و محاسبەت کە کاری خوددا دەکە بەڵام مامۆستا ئەو شەریعەتە ئەو فقیاتە ئەو قانونە قانون ئەوە هەر دەبێت کەسێک بڵێت قانون ئەو ئیشی خەڵک نییە تۆ ڕاگرێ بەس پۆلیسی هاتو چۆ دەتوانێت پێت بڵێ بۆچی ئاواچووی خەڵکی تر مافی ئەوەی نیە کەسێکی تایبەتمەند لە ڕووی دینەوە ناتوانیتن قسە ناتوانێت ئەو تەنها مافی چییە ئەو مافی هەیە ئیدی قانونەکانی دەوڵەت قانونەکانی ئەو ئەحکامانە گشتینە بۆ بە قانون گشتی بۆ بە قانون بەچێت تعدودی زەوجاتەکە بۆ بە قانون پێ قانون ئەبێ بڕابڕێ یانکو مەبەست ئەوەیە هەگەر کەسێک لە ڕووی دینەوەش قسە بکات هەر دەبێت بەلاغەکە بێت هەر بەلاغەکە حسابێک هەر لە خۆیە مەلای مزگەوت کەسیان نەیانگوتوە ئێمە حاکمین مەلای مزگەوت ئیشی چییە وتاربێژە خۆ حاکم نییە حکمت بەسەرا بدە حکمەکە لە لای قەزا و قانونە قەزا و قانونە لەبەرەوە بێ کابرای بانخواز لێی تێک چووە کابرای بانخواز و ئەزانێ بانخوازە و لە جێی پێغەمبەر ئیشەکات و محاسبەی خەڵکەکە لە جێی خوا فإنما عليك البلاغ وعلينا الحساب فتوادان أجتا أو بازنايا طبعا إشي أونية إشي لجنة فتوايا إشي لجنة فتوايا ما في كسنة فتوى بدا أنجا أخوة سبحانه وتعالى ببيغمبري فرمو بالمؤمنين رؤوف رحيم محمد درودي خواه لسر رؤوفة بوشي تنيا بزي المؤمنين أنجا أو باسك باوردارانا بو أو كسيك باوري بيتي بلان بيغمبر خو وما أرسلناك إلا رحمة للعالمين
بۆچی گوتی ڕەحیم بۆچی مؤمنین چونکە پێغەمبەر درودی خوای لەسەر ئەو صیفەتەی ڕەحمان و ڕەحیم ڕەحمان صیفەتی خوایە بۆ هەموو بەشەریەت بۆ هەموو کەس بەڵام ڕەحیم صیفەتێتی بۆ ئەو کەسانی کە بڕوایان پێهێناوە لەبەر ئەوە خوا فەرمووی ڕەحیم چونکە لێرە پەیوەستە بەو کەسێک کە ئیمانی پێ هەیە بەڵام محەممەد درودی خوای لەسەر بە صیفەتی ڕەحمانی خوددا ڕەحمەتەن للعالەمینە چونکە پەیامەکەشی وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین لەبەرەوە ئەم پەیوەندیە لە نێوان چۆنەڵێ ئەخلاق و لە نێوان ئیماندا دەبێت ئەوە ڕنگ بداتەوە جا دەڵێن یەکێک لە جیاوازەکانی نێوان ڕەوف و ڕەحیم چییە کاردوی ڕەفەت و ڕەحمەتە ڕەوف ئەو صیفەتەی پێغەمبەر درودی خوای لەسەر کە ناهێڵێ تووشی ناخۆشی ببین ڕەحیم ئەو صیفەتەیەتی کە ئەگەر توش بووین یارمەتی دەرمانە بێ بۆ ئەوەی یارمەتی دەرمانە بێ بۆ ئەوەی لەو ناخۆشیە دەرچی لەو ناخۆشیە دەرچی هەل لەبەرەوە فەرمووی من وەکو کەسێکم کە چۆن پەپولەیەک بە دەوری ئاگرێکە بە دەوری مۆمێکە دەچێت خەریکە بکەوتە ناوی بستوتێ و یەکێک لای دەبە منش ئاوا لای دەبم ناڵم ئێوە تووشی ناخۆشی مامۆستا پرسیارێک پێم گرنگە لەم سونگیەوە باز بکەین ئایا ئیمان سەرچاوە دەگرێت لە ئەخلاق لە ڕەوشت یانژی ڕەوشت و ئەخلاق سەرچاوە دەگرێت لە ئیمان نە چونکە پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمووی ئیدا جاءەکم من تەرضەونە دینەه وەخولوقەه بۆچی جەمعی کرد بۆچی مغایرەی کرد بۆچی هەردووکی جا کردەوە کە ئەچێ خەڵکێک دینی هەبێ بەس هەموو ئەخلاقی جوانی نەبێ ئەم هەموو دیندارە نابینی نوێژەکان بە ڕۆژ و ئەبن خەڵک سەرە بڕن خەڵکە کوژن سەبایە ئەکەن و ژنی خەڵکە بەنوچیەوە من نابینی مەگەر چۆن دەڵێ حرام حەڵالەکەن حەڵال حرامەکەن ئەمە بە ناوی دینە ئیمانی بە خوددا هەیە ڕەنگە ئیمانی وەکو خەواریجەکان لە من و تۆش زیاتر بێ لە من و تۆ بەڵام عەمەلی جوان نییە خەڵکی شێ ڕەنگە بڵێ من هیچ مسلمان نیم ئیمانم بە پشتانەی ئیسلام نییە بەڵام ئەخلاقی جوانە کەواتە دوشتی جوان دوشتی جیاوازن لە یەکتر ئەکرێ خەڵک ئەخلاقی جوانی هەبێ و مسلمانیش نەبێ مەئجورە ئەکرێ خەڵک ئیمانیشی هەبێ و ئەخلاقیشی نەبێ بەڵام ئەوەی کە پێغەمبەر درودی خوای لەسەر ئەوەی کە لە ڕوانگەی قورئان و خوددا داوای لێکردین دەبێ باوەڕداریش بین و بە ئەخلاقیش بین هەردووچی پێ بەڵام کەسێک باوەڕدار بیت ئەخلاقی باش نەبێت ئەوە وازحە بەڵام کەسێک ئەخلاقی باش بیت ڕەوشتی باشی بەڵام باوەری نەبیتن ئەو کەسە مأجورة وخيردارة باش نوبر إن شاء الله مامستا وعلينا الحساب وعلينا الحساب كاري خدايا كان خوش بيت مامستا بنارين برس بشتي ناف بريكي و ديزفرين فلاي وين برس بو بترجنجا شبيدان الدور في باوتي ما إنات ناف بحث وباساندا